خۆشەویستان ئەم هەموو شتە ئامادە کردووە. زۆر سپاس. دا ئەم بەیانیە بە دەنگی قورئانەکە خەبەرم بۆیەوە. ئەمە هەر تەفسیرەکەی جاران نییە؟ باشە تۆ بڵێ تەفسیرێکی قورئانمان هەبێ کە ئافرەتێک کردبێتی؟ لای ئێوەش قەت بۆ بە پرسیار کە تۆ بڵێ خانمێک هەبێ تەفسیری قورئانی پیرۆزی کردبێ، دەمەوێت لە بەرنامەی ئەم جارەماندا ئافرەتێکتان پێ بناسێنم کە تەفسیری قورئانی کردووە. بۆیە لەگەڵماندا. دوای پرسیار و گەڕانێکی زۆر بە دوای خاتوونێکدا کە قورئانی پیرۆزی تەفسیر کردبێ، خاتو ئامینەیان بۆ پێشنیار کردین. خاتو ئامینە هەم مفەسیری قورئانە، هەم مامۆستای مەکتەبیشە. ئەمڕۆ شێواز و ژیانی خاتوونێکی تی سەرکەوتوتان بۆ دەگوازینەوە، لەگەڵماندا. السلام عليكم. وعليكم السلام. بخير دي برزيان باشي بخير دي اخو فرمون خوش بخير فرمون صايين فيشكا فرمون تفرمون. مامۆستا ئامینە سدیق عەزیز لە دایکبووی ساڵی 1976 لە شاری هەڵەبجەی شەهید. مامۆستا ئامینە بە بۆنەی بارودۆخی سیاسی ئەو کاتی کوردستان و فەرمانی گرتنی باوکی لە خوێندن دابڕا، پاشان دەست دەکاتەوە بە خوێندن و لە ساڵی 2006 بەکالۆریۆس لە زمانی عەرەبی بەدەست دەهێنێت لە بەغداد. مامۆستا ئامینە تاوەکو ئێستا لە پیشەی مامۆستایەتی بەردەوامە، بەڵام بەشێکی تر لە کاتەکانی تەرخان کردووە بۆ تەفسیرکردن و ڕاوەکردنی قورئانی پیرۆز. یەکەم تەفسیری سوورەتی نور بوو لە ساڵی 1995 لە چاپ دراوە و 6 جار چاپ کراوەتەوە. مامۆستا ئامینە تاوەکو ئێساش بەردەوامە لە ڕاوەکردن و تەفسیرکردنی سوورەتەکانی دیکەی قورئانی پیرۆز، هەروەک چۆن بەردەوامیشە لە کار و پیشەی خۆی وەک مامۆستا. ئامینە خان، ڕەنگە زۆرمان تۆ بناسین، بەڵام حەزەکەم لە زاری خۆتانەوە خۆتان ببینران بناسێنن. ئامینە خان کێ؟ بخير بن سرچاو هاتن، منش سپاسدانەکەم. من ئامینە سدیق عەزیز، مامۆستای ئامادەی پسپۆڕی زمانی عەرەبی، نووسینم هەیە، توێژینەوەم هەیە، لە بواری وەڵامدانەوەی گومانەکانە ئیشم کردووە. ماوەیەکیشە چەند ساڵێکە خەوبینین و تعبیری خەو تقریبا خەریب و بێبێ بە پیشەم، بەس لەبەر کەمی کات نەمتوانی و ماوەیەکە بەڵێ ڕامگرتووە، بەڵام وەکو تایبەت هەر تەلەفۆن و شتانم بۆیەت لە بواری بڵێن چوونە ناو بابەتە کۆمەڵایەتیەکان و وەکو حەلکردنی مشکلەی زۆرێک لە نزیک و دوور ڕۆڵتان هەبووە لەوەیشە. بەڵێ هەرخێر. زۆر باشە. کاتە ئامینە خان، ڕۆژانە چۆن بەسەر ئەبێ؟ باست لەوە کرد کە کۆمەڵە کار و چالاکی زۆرت هەیە، وەکو خاتوونێک کاتەکانە چۆن دابەش ئەکەیت؟ وەڵی کاتەکان لە ڕۆژێکە تقریبا وەکو هەموو ژنێک بەشی خواردن دروستکردن و ماڵ پاکردنەوە، ماڵداریکردن و ئیشی ماڵ و شتانم هەمووی هەیە. ئێستش خوانیان بڕێ چەندەوەیەکم هەیە لەگەڵەوانی شافتری هەر کات بەسەرەبە. کاتەسە خێزانەکە و گەورەتر زاوە بووکیشە هەیە. بەڵێ بەڵێ مناڵەکانم کەسیان لە ماڵەوە نەماون، دوو کوڕ و دوو کچم هەیە، خوانیان بڕێ هەر چواران لە ماڵی خۆیانان. کوردوارەڵە حاجی و حاجیژن ماونە. بەڵێ بەڵێ دوعاکەمان تایەتۆتە دیکە لە پیر و خەڕۆبێ لە خۆ بەزیان الحەمدولله. ئیتر کاتێکیش دامناوە دایمە بۆ نووسین. ئێستش خوێندکاری بەم تەمەنەوە خوێندکاری ماستەرم، بەس مناقەشەی بەحسەکەم ماوە، خوای گەورە ئاسانی کات. مامۆستا ئامینە بە دیاریکراوی هەم باست لەوە کرد کە پیشێکتان هەیە پیشی مامۆستایەتی و هەمیش کاروباری ماڵەکەن، بەڵام دڵیان کە چالاکی تریش ئەنجام نەدەن. بێجگەر لەو پیشە و ماڵەوە کاتەکانی تر چۆن تەرخانەکەی بۆ چوونە دەرەوەکانت؟
دەوام لە ڕۆژێکە باشێکی باش لە ئینسانە بات بەتایبەتی ئێستش ینی دەوام و کردنی لە خوێندنگا بتۆزە بە پێی ئەم یاسا تازە تۆزە ئەرکمان گرانتر بووە. پاشان کە هاتمە ماڵەوە تاکید فترەیەکی ڕۆژەکەم بە نووسین بەسەرە بەم چونکە خەریکەی نووسینی تەفسیرم ئەگەر خۆی گەورە قبوڵی بکە تەصیحەی بەحسەکەیشم جار جار ینی کاتێکی بۆ دیاریەکەمەوە شەرەکەم. پاشان لەگەڵ کۆمەڵە خوشکە لە 2014ەوە ڕێکخراوێکمان پێکێناوە ڕێکخراوی عادیلە خانم بۆ توێژینەوە و بەرەپێدان. ئەوەش لەگەڵ خوشکانیشە دانیشتمانە بێ قسەکردمانە بێ لەسەر بابەتەکان. الحەمدوللا کۆمەڵی خوشکی زۆر زۆر چالاک و ناوداری ناو کۆمەڵگەن کە لە ڕێکخراوی شایەکمان گرتووە. لەوێشان نووسینمان هەیە دانیشتمان هەیە بۆ نووسینەکان دانیشتمان هەیە بۆ یەک دوو پرۆژەی گەورە دامان ماوە کە پرۆژەی هەم تەرجمەیە هەم نووسینە. ئەوەش لەگەڵ ئەوانیشە کاتێکمان هەیە هەر بەسەریە بین دوای ئەوەی تر بابەتی کۆمەڵایەتی و سەردانی ماڵە باوان و ماڵە خزمانوانیشمان هەیە کاتەکانمان دابش کردووە. ینی زۆر جار بەڕاستی ئاوات بۆ کەسان ناخوازم کە کاتی زیادە ینی لە شوێنێکە دانیشن بۆ بەسەربردنی خۆشە ئەوانش ینی بێگومان کاتێک ئەرکێکت هەبێ هەست بە و فەراغ ئەەکەی کە چنێ گرنگە. ئامینە خانم حەزەکەم جەولێکی ماڵەکە بکەین و باست لەوە کرد کە کتێبخانەیەکی شت هەیە حەزەکەم پێکەوە لەگەڵ بینەری ئەو شوێنانەش بین. مامۆستا ئامینە ئەوەی کە زۆر بەلای ئێمە سەرنجڕاکێش بووە گرنگ بوو ئەو بوو کە ئێوە خاتونێکن قورئانی پیرۆستان تەفسیر کردووە. چۆن بوو لە خۆتان ڕابینی و بڕیارتاندا کە قورئانی پیرۆست تەفسیر بکەن؟ وڵای ڕاستی بێ شتەکە وە نەبوو خۆم اختیاری بکەم یعنی ئەم بڕیارە خۆم نەمدا بەس فترەیەک زۆر بوو من وەکو عاشق بیدایەت عاشقی سوورەتی نور بووم. زۆر زۆر لەناو تەلەڤەکانمان زۆر زۆرە متەوە لە کاتی ئاوارەییە لە ئێران بەس دوای چەند جار وتنەوەی داوایان لێ کردم کە بۆ ناینووسم. کاتێ یەکەم تەفسیرت سوورەتی نور بوو؟ یەکەم تەفسیرم سوورەتی نور بوو هەر پێشەوەی هینیش بکەم هەر لە ئێرانە چەند جێرە هێنم مجەلەیەک دەرەچوو بە ناوی دایکی نورەوە جاران لە ئێران و ساڵی 89 بۆ 90 بە ناوی خوازراوە مشتمانە نووسی. سەرەتا یەکەم نووسینم ئەوکوین لە گۆڤاری گزنگا بوو بە ناوی دایکی نورەوە چونکە ئەوە نەم تەفسیرەکە وتبوویە بۆ ناوە تقریبەن ئەناسرانش تا مناڵشم نەبوو دیاری کردبوو ئەگەر مناڵک بێ ناوی ئەنەی نور هەروە ناز ناوم بۆ دانرابوو کە دایکی نور بێ. ئیتر کە هاتمەوە هاتینەوە بۆ ئەمدی و چەند جاریش ئەو تەفسیر ئەو سوورەتەمە وتەوە لەگەڵ سوورەتی ئەحزاب و حوجرات و ئەمانە زۆرتر ئاداب و ئەخلاق و شتی زۆر جوانە بۆ ناو کۆمەڵگا کامتەوە داوایان لێکردم چۆن بۆ دانووسی. منیش بەڕاستی خۆم یعنی ئەو جورئەتەم نەبوو دەست بەمە نووسینی تەفسیر لەو تەمەنا و اینجا لە پێش خۆشمونە کاتێکم جار تۆزێک ترسێکەوە بنووسێ تۆزە قرس بوو بەلامەوە بەڵام هەر تەرجیح کرام بینووسم دەستم دایە نووسیم بەس پێشەوەی هێن کرێ پێشەوەی ینی بڕیاری بڵاوکردنەوەی بدەم حەزم کردە پیشانی مامۆستا ئامێل عوسمان تەمامەمە خۆی تەفسیری قورئانی کردو و شخصیەتێکی زۆر ناسراوی کوردستانە ڕابەری زوتنەوە ئەو کاتە پیشانی ئەومە شەوێکیان چووم و تەفسیرەکەشم برد بە نووسراوی ئیتر کە تۆزە بە شەرمەوە پیشانم ماوەتم شتێکی ئاوام نووسیە بزانی چۆنە ئیتر سەیری کرد وتی بالام بێ دوایی پێداچوونی بۆ تەنێرمەوە. دوای چەند ڕۆژێک بە پرسایەکمان ناردبوویەوە سێرم کرد لە بەرگەکەیە شتێکی زۆر خۆشی وەکو تەقریز بۆ نووسێ بووم ینی هەتا ئێستش ینی چۆن بڵێن خۆشیەکە لە دڵما کە ڕازی بوو لەسەر تەفسیرەکە و اینجا هەر بە سوخەتی خۆشی یەکەم تایپ نووسینگەی تەفسیر بۆیان تا تایپکردم هەر ڕاستمین دەست لە سوخەتەکە خۆیان خستووە سەری بەس بۆ دوای بۆ تایپەکانی بۆ تەبعەکانی دوایەوە هەر بەهی نووسراوە. مامۆستا ئامینە تۆ لە خانەوادەیەک بووی کە باوکت مامەکانت خاڵەکانت هەمویان لە سەحوەی ئیسلامیا بوون ئەمە چ کاریگەریەکی خستە سەر کەسایەتی مامۆستا ئامینە؟ وڵی بەتاکیت کاریگەری زۆر زۆرە بێ بە تایبەتی من باوکم و دایکیشم تەسیری زۆر زۆر بوو چونکە دایکم هەر لە مناڵیەوە ئێمە لە هەڵەبجا کۆمەڵەیە بڵێن ماڵی باوکم 4 کچمان سەریەک بووین دوای کوڕێک بووە خوێندنی کچ تۆزە لەو عایلانە تۆزە هین بوو بەس ئێمە زۆر تەشجیعکراین بە تایبەتی دایکم زۆر حەزیە کرد
دایکم بیرم نییە من هەر مناڵ بوومە و من ئەم کچانم وا پەروەردەکەم سبەینێ دووسێ نووسەر هەبوون لە تەربیە ئیسلامی کۆنە لە بەغایان نووسی بەڵێ ئەی باوە کچی فڵانەکە سوانە دەرچن سەر بنیانی ئەو شتانەی ئەوت پێمان باوکشم بە هەمان شێوە باوکم تەسیری پەروەردەی زۆر زۆر لەسەرمان چونکە سەرەتا فێری خوێندنەوەی عەرەبیە کردین بەچی ئەی بۆم بخوێندنەوە ئەوە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە ژیانی تۆیە بۆی ڕاستەکردینەوە باشە ئەیشی دوان مناقەشەمانە کرد ئەیوت تۆ چۆن لەمە حاڵیە بی تۆ چۆن ئەماین کتێبمانە خوێندە نامیلکەی و کورتەکەیم پێ بڵێ یانی فێری اختصاری کردین فێری دەرهێنانی دەرسێ کردین لەشت دەرسی پێوتین خۆی لە ماڵەوە باوکم ئەیبزانم کە ئیبرای لەمە وەرگرتووە پەندی لێ وەرگرتووە ئیتر لەوە زۆر زۆر مێشکێ کردینەوە دەربارەی شتەکان تاسیری بە تەئکید زۆر زۆر بۆ لەسەرمان هەرەوەش بووای لێ کردینەمە لە تەمەنێکی زۆر بناڵە من 13 ساڵ بووم دەرسم تۆیانی چونکە یەکەم وەج بە دەرس کرایە خۆمان دەرسمانە خوێند ئیتر لە بەرەو مەدرسەکە هەڵەبجێمە 6 پۆلی چڕ و پڕی تیا کرایەوە لە ساڵی 1970 ئیتر لەوێ کە خۆمان دەرسمانە خوێند دەرسیشمانەوەتەوە ینی هەر تەسیری خانەوادەگی ئەوە بۆ لەسەر ئێمە هەر لە تەمەنێکی مناڵات چوین ناوم بابێتەوە باشە مادەم لە ئێستا ئێمە ناو ماڵەکەین و لای مطبەخین چۆن هاوسەنگی و ڕاکردووە لەگەڵ ئەوەی کە کاتەرخانکی بۆ نووسینی تەفسیر و بابەت و بڵاو کراوە و کاروباری ناوماڵ کە ڕۆژانە هەموو خاتونێک پێوی سەرقاڵە وڵی ئەوەی ڕاستی بێ من دەستم ڕاهاتوە هەر لە ماڵی باوکما لە بەرەو میواندار و بڵێن ماڵێکی قەرەباڵغ بووە دەستمان ڕاهاتوە لەلەوەی ئیشمان بەدەستەوە ئاسانە خواردن خۆشە مامۆستا خواردن وەڵڵاهی شایەتی هەیە ئەڵەن خواردن خۆشە بەزیتر نازانم بۆ وەکو نکتەیەکیش تازە هاتبووینە سلێمانی لە سلێمانی دەرسی خصوصی زۆرە تەلەبەیە خوێنێن ئەو تەلەبانی کە من پۆلی 12 بووم دەرسم پێوتن چوو لە دەرسی خصوصیەکە پرسیاریان لە پرسیاری منیان لاین کرد بوو تازە منیان بینی بوو لای مامۆستایەکی هین مامۆستایەکەم دەرسە خصوصیانە ناودارە لە سلێمانیە وتبوویانەوە چۆنە مامۆستایمان ئەو هاتۆ دەرسی عەرەبیمان پێڵێ ئەوش وەڵڵاهی من نازانم بۆ ئەمیان بەس خواردنی زۆر خۆشە الحەمدوللیلا باشە خواردنمان زۆر باشە مناڵەکان چەند تا چەندێک لێو ڕازین ینی بۆ هەموو مەشغەڵەت و کاروباری کە هەت بووە حەزیان کڕۆ ڕێچکەی تۆ بگرنە بەر وەڵی وەکو ڕازیبوونیان پێوە دیارە پیانۆ دیارە بە زۆر نازانم مەگەل خۆیان پرسی وەکو ئەوەش وەکو ڕێچکە الحەمدوللیلا لەخوا بزیابێ کوڕە گەورەکەمان دەستی نووسینی هەیە ئەگەر بێژ نووسێ باشە نووسێ کچەکەیشم کە بە دوای ئەوە هاتۆ بڵێ نور ئەو بواری خێرخوازی زۆرتر دەستداوەتی حەزەکە لەو بوارە ئیش بکە کچی دوو کچ دوو کوڕمان هەیە نگینش بواری نووسین هەستەکەم دەستی زۆر باش بێ اینجا حەزیشی لە کار و کاری ڕێکخراوەی و نووسین و شتانە هەیە باشیشتیایە اینجا من زۆر استیفادەشم وەکو بابەتی ئەم تەکنۆلۆژیا و شتە لە نگین زۆر کردووە محەممەدیشان ماڵە ماشەڵڵاویش بابەتی ئایتی و ئیش و کاروان باشن الحەمدوللیلا هاوسەر ڕۆڵێکی گرنگی هەیە لە ژیانی خانمێکدا کە زەواجی کردبێت و ماڵێکی گەورەی هەبێ هاوسەرکەتان تا چنێک هاوکار بووە لە سەرکەوتنی ئێوە لە بەڕێوەبوونی کاروبارەکانتان ینی حەزەکەم ئەوە بڵێم کە ئەگەر هەر خاتوون یعنی من ئافرەتەکان توانایان هەیە توانای زۆریان هەیە هەر خاتوونێک بەس لە ماڵەوە ڕێگری بۆ دروست نەبێ ڕێگری یعنی مشکلێ بۆ دروست نەبێ ماڵێکی ئارامی هەبێت چونکە ئافرەت یەکەم شت لە ئەولەویاتی ژیانی هەر بەپێی خێزانی فرعون ماڵێکە سەکەنێکە کە تایە ئارام بێ لێوە توانین تلاقە بکە الحەمدوللیلا ئێمە ئەوە چەند ساڵە لە 89 تا ئێستا زەواجمان کردووە ماڵمان پێ مشکلەیە گونجاوی سنجابێکی باشمان هەیە ئیتر بەپێ ئەوەش کە هاوسەرم هەر نووسەرە عادەتەن نووسەر خواخوایەتی کاتە سودلێکی شەمینن بەڵێ چۆنەرە وەڵا لە زۆر شتا ینی دانیشین زۆربەی کات ژیانمان بە مناقشەی بابەت و شتانەوە بردوۆتە سەر لەبەرەوە بە تاکید ینی ڕۆڵی هەبووە ژیانی خێزانیم لەوەی کە بتوانم شتێکی پەرەمێکم هەبێت باسێکی ئەم کتێبخانەیەمان بۆ بکەیت
والله ئەم کتێبخانەیە طبعاً گەورەتر بوو لەمە زۆر کتێبمان زۆرتر بوو بەڵام هەر وردە لێمان بەخشیوە اینجا ئێستا کە زۆرتر کتێبەکانمان کتێبی سەرچاوەیە مثلا لە بواری تەفسیرە من زۆر جار پێویستیم بەڵێ ئێستش بابەتی سوشیال میدیا و ئەم شامیلانە کە لە کتێبەوەش کارێکی بۆ ئاسان کردوین بەڵام ئەم سەرچاوانەمان هەیە وەکو سەرچاوی تەفسیر و بابەتی ئوسولیمان هەیە بابەتی فەرمودەمان هەیە بابەتی تاریخمان هەیە ئەمانە هەموو وەکو سەرچاوە بەکارهێنرێ بابەتمان هەیە وەکو وەڵامدانەوەی گومانەکان کە فترێک هەردووکمان من شوازەرش زۆریشمان لەسەر کردووە سپاسنامەیەکی زۆری شەبینم ئەم سپاسنامانە سپاسنامەکان ئەمە سپاسنامە ئەمە ڕێزلێنانێکی پارێزانی بۆ خەڵاتی پارێزانی بۆ نووسین و وەرگێڕان ئەوە ئەو ساڵە پارێزانی لەگەڵ تیشک لەگەڵ مەعهەدی فکری عالەمیە بەیەکەوە ڕێزلێنانێکیان کرد بۆ کۆمەڵی نووسەر منیش و شەرەفیان پێبەخشیم زۆر سوپاسیانەکەم لە دەرس و دەوریشە لەگەڵ نووری حیکما فترێک بڵێن کارتان کردووە بابەتی تەفسیریان بەدانا بووم بێڵێمەوە وتومەتەوانیش سوپاسێکیان نردووە لە بۆری ڕێکخراوەیشە لە ڕێکخراوەکە وڵای چەند سوپاس و پێزانینێکمان هەیە بەزەمەیان تقریبەن ماوە تا ئێستاوە ئەوان شەقامێک لە کتێبیان کردبوو ئێمە بە کۆمەڵی کتێب هینمان کرد بەشداریتان کرد ئەوەش لە بواری ڕێکخراوەیە بماناتەوە ئەوەش لە پیشەیە وەکو مەکتەب جگەلەوە لە پەروەردەوە کۆمەڵێک ڕێز و سوپاسات بووە بۆ نمرۆشتی تەلەبە ئەمەیشان هەر وەکو سیمینار و خزمەتکردن لە مەکتەباوانەمان مامۆستاگەن ئەوانەی کە قورئان لە ژیانیاندایە ژیانیان زۆر پڕبەرەکەتە مامۆستابیەوەیە زۆر هەر بەڕاستی یعنی زۆر جار کاچیتە ناو لەگەڵ قورئانە ئاژیت ئەڵێ ئاخۆ ئەو خەڵقی کە لەگەڵیان ئاژی لەزەت ببینێ لە ژیان باسێک لە تەفسیرەکانت بکەی ئەو تەفسیرانەکانن تا ئێستا چەند سوورەتت تەفسیر کردووە والله دوای ئەوەی کە باسم کرد تەفسیری سوورەتی نور ئاوا چوومە ناوی و اینجا خەڵکێک زۆر بڵێن استیجابی هەبوو لەگەڵیان الحەمدولله یعنی ئەیان و شتێکی جیاوازە نووسراوە نمونەکەیت هەیە لێرە سوورەتی نور بەڵێ هەمە نە ئەوە هەر بەعام ئەو سوورەتانەی کە تەفسیر بەڵێ تا ئێستا هینم کردووە سەرەتا تەفسیری سوورەتی نورم کرد بەس تقریبا 7 جار طبع کراوەتەوە دوایی نووسینگەی تەفسیر وتیان حزابیشم کردبوو لەگەڵ حجوراتە وتیان بەیەک هین دەریەکەینەوە بەیەک نسخە دەریەکەینەوە ئەمە تەفسیری سێ سوورەتە بۆ ناوە دەریان کرد نووسینگەی تەفسیر سەرەتا نور بوو دوایی حجورات بوو دوایی ئەحزاب چۆن ئەم سوورەتانە هەڵبژارد ناڵم نور ئەموتەوە زۆر بەڵێ دوایش لە یەکێتی ئافرەتانی مسلمانی کووردا ئەو کۆمەڵە دەرسی پەروەردەیمان هەبوو ئەحزاب و نور ئەحزاب و حجوراتیشم پێوتن ئیتر کە شتەکە ئەموتەوە زۆر گەڵاڵا بوو لە مێشکمە ئیتر چەکرا کە ئابێ هەر بێتە سەر قەڵەم ئەوە ئاوا ئەم نووسینەوە ئەوانیش وردە یعنی ئاوا چوومە ناو تەفسیر یعنی بەنیازی لە داهاتووە هەموو قورئانی پیرۆز تەفسیر بکەیت والله دوای تەفسیرکردنی سوورەتی بەقەرە و ئالی عیمران جا هەر تەفسیرێکم نووسی بێ هەر سوورەتێکم تەفسیر کردبێ دوای وتنەوەی زیاد لە ئەوەی نور تقریبا چەند ساڵ بەسەرێکە وتومەتەوە دوای وتنەوەی زیاد لە 6 جار 7 جار بە دەرس بە کۆمەڵە تەلەبە ئینجا نووسیومە بەقەرە و ئالی عیمران تقریبا ئالی عیمران 5 جار هەر بە کۆمەڵ وتومەتەوە بە خەڵک یعنی بەقەرەش 6 جار وتومەتەوە کاتەوەی سوتە نەک تەنها نووسینێوێ بەڵکو بەرهەمێکیش هەیە بۆ بیشڵێتەوە دوای وتنەوە هینم کردووە نووسیمە جارێکیان هەر ئەو سێ سوورەتە نووسی بوو لە کاری ڕێکخراوەیە زۆریشمە کرد مەسەلەن مجلێرەشۆزان بەرهەمی ڕێکخراوەیت هەیە مجلەیەکمان دەرەکرد بە ناوی پەیامی خوشکان لەمە بە درێژای 8 ساڵ دەرچووە ئەو لە یاسەر نووسەر بووم و کۆکردنەوەی بابەت و نووسین و ئەو کاتەبات اینجا کۆم دەواازەیەک بۆ فیقی ئافرەتانیش لەگەڵ کۆمەڵی خوشکە دایمە حەزم لە کاری جەماعیە ینی زۆر جار لەگەڵ کۆمەڵی خوشکی شام حواڵەمان کردوشت نووسین ئەوانە مەنووسی سەفەرێکی لای مام عوسمان دیسان کردو فەرمووی چی و کرد نیشتم وڵای خەریکی دەرکردنی مجلەین و خەریکی نووسی تی نانەواز لەوانە بێنە ئەوە قسەیەکرا زۆر جار مام عوسمان بە ڕەحمەت بێ یاخوا تەفسیلی زۆر نادا بە قسە فەرمووی ناناوانە واز لێ بنەوەیشی تۆ نییە بیرم چوو بوو یۆ کەمە بەستی تەفسیرەکەیە ئیترتم ئەی چی بکەم مامەگیان
وتی ئەی بۆ خەریکی ئیشەکەی خۆ نابی وتم کامە ئیش هەر بەڕاستی لەو کاتە لەبیر نەبوو چونکە زۆر مەشغوڵی ئەو نووسینانە و کاری ڕێکخراوەوانە بووین فەرمی ئەوانە خەڵک هەیە کا وازی لێ بێنە تۆ خەریکی تەفسیرەکە ئیتر دوای ئەوە کاتە ئەوە هاندەرێکی زۆر باش بووی کە ئامینە خان بەردەوام بێ لەسەرەوە خۆم بە شایستەی نازانی دوای ئەوە بڕیارم ما ئەم دوو سوورەتەش کەوتومەتەوە بینوسم اینجا ئەمەش هەر کە ڕێنوێنیان کرد وتیان باشە بۆچی تۆر ینی نایکێ بەهێن با ژمارەیەکی لێ بدەین دوای ئەوە سوورەتەکانی کەش هین بکەین باشە مامۆستا ئامینە ئەوەش هۆکار بوو کە ئامینە خان بواری تە زۆرن بۆ نمونە بواری فقی هەڵنەبژار یاخود بواری تری هەڵنەبژار زیاتر گرنگی بە تەفسیری قورئانە ئەو بوو کە بەو شێوازە مامۆستا عوسمان هانیای ناڵێم بخۆم تەفسیرەکەم ئەوتەوە ئەم نووسیم اینجا ئەو هانیام دوایش بۆ دیسان دەست پێکردنەوە و جورئەتم باتێکە دەست بکەم هەموو تەفسیر بنووسم ئینشاءالله خوای گەورە هاوکاری ئەو بووکە ئەو جارش کە لای مام عوسمان فەرمی نانەوازی لێ بێنە شتی خەڵکی کە هەیەەوە بکات تۆ خەریکی تەفسیرەکە بە زۆر باش ئیتر ئەوە دەستم پێ کردو ئێستش ئەگەر خوای گەورە ئیجازە بە بەتەما هەم ئینشاءالله چونکە نیسایشم تەواو کردو بەتەما میسا خەریکی نووسینەوەی نیسام کاتە ئینشاءالله بزانە بڵاوێتەوە ئینشاءالله لەسەری بڕۆم دەستخۆش و لێکم مامۆستا ئامینە خامت ڕەنگین بێ ئینشاءالله لە داهاتوودا بەرهەمی زۆر باش و بڵاوکراوی زۆر زیاتر ببینین هەرچەندە ئەزانم ئێستا داوامیشە هەیە بۆیە با درێن نەکەوی لە داوامەکەت ئەگەر مەجالیشمان مابوو دواتر بە باسێک لە کاری ڕێکخراوە یەکەین گەر پێت خۆش بێ و دواتر ئەگەین نەمەکرد زۆر باش مامۆستا ئامینەیەک لەو شتانی کە لە ژیانی بەڕێزتان ئاڕۆنیاوەتەوە کار و چالاکی ڕێکخراوەیی بووە بەڵێ کەمێک باس لەو ئەزموونە بکەین ئەزموونی کاری ڕێکخراوەیی سەرەتا کاری ڕێکخراوەیمان لە ساڵی 1991 دەستی پێکرد یەکێتی ئافرەتانی موسڵمانی کوردمان دامەزران لە کوردستانە لە هەڵەبجەوە دەستی پێکرد دوای لە سلێمانیە ئاهەنگێکی ناسینمان بۆ کرد و هەر لەو ساڵا بوو بە درێژایی ئەو ساڵانی کە یەکێتی ئافرەتانی موسڵمانی کورد دوای یەکبوونی ئافرەتانی موسڵمانی کورد دەستی پێکرد هەر لە کاری ڕێکخراوەیە وەکو بەرپرس لە خزمەتی خوشکانە بڵێن کارمان کردووە پاشان پاش تەواو معنی وازهێنانم لە وەکو بڵێ بابەتی حیزبایەتی چونکە یەکبوون کاتێک هەر بەڕاستی تروازمان لە کاری حیزبایەتی هێنا دوای ئەو کۆمەڵی خوشکی دڵسۆز کە هەر لەوە پێش کارمان بەیەکەوە بوو حەزمان کرد بەیەکەوە ڕێکخراوێک دابنێن ڕێکخراوی عادیلە خانم بۆ توێژینەوە گەشە پێدان دام دەستمان کرد بە ئیشکردن لەو ڕێکخراوە لە 2014 تا ئێستا بەردەوامین و کۆمەڵە خوشکە بەیەکەوە ئیتر کۆمەڵە بەرهەممان هەیە و بەپێی توانێ خۆمان خەریکی ئەو بەرهەموو نووسینانە چیە لە ئەنجامی کاری ڕێکخراوەی و ئەو کارتان لەسەر کردووە لە ئەنجامی کاری ڕێکخراوەی وەڵاهی ئیش و کارمان زۆر بووە سیمینار و خول و ئەوانە بەردەوام خەریکی بوون یانی نەوەستاوین دیبەیت و دیدار و بەڵام وەکو نووسین هەر ئەو خوشکانە زۆربیان کە بەیەکەوەین دەستی نووسینیان هەیە 5 نامیلکەمان دەرکردووە لەسەر ئەو بابەتانەی کە لەسەر باری کەسێتیە خەرجی نشوز پاشان تەلاق و جیابوونەوە ئەلە بابەتانە 5 نامیلکەمان دەرکردووە جگە لە ڕێکخراوەکە لەگەڵ کۆمەڵی خوشکی تریشا کە هەر دەستی نووسینیان هەیە و هەرزوو یەکمان ناسیوە ئەویش 2 نامیلکەمان دەرکرد دەواازەیەک بۆ فیقی ئافرەتانەوە هەر بەڵێ بڵێن کاری ڕێکخراوەیی بۆ بەس لەگەڵ ڕێکخراوی ترە دانیشتین بەیەکەوەشمان دەرەکرد ئێستش 2 پرۆژەمان بەدەستەوەیە ئەمان درێژ خایەنە یەکێکیان ئەو شتەیە تەرجمەکردنی کتێبێکە تقریبا 24 مجەڵەدە بەیان الئیسلام 1200 شوبهەیە نووسراوە زانایانی میسر نووسیوانێ مەخەرێکی تەرجمەکردنین وەستاوە لەبەر کۆمەڵێک ئاستانگ جارێ هەروەها کتێبێکی کەشمانەیە ئەویش ڕسالەیەکی دکتۆرایە دەربارەی یاساکان و ئومەمی متحیدەوە نووسراوە ئێمەوەش خەریکین وە یعنی خەریکین ئێستا ئەیکەینەوە بە کوردی ئەمە ئیش ڕێکخراوەی من تقریبا ئالەم بوارانە
خۆی بینێتەوە. هیوای سەرکەوتنەوە بۆ خوازین کە کۆمەڵەکاری جوانتان کردووە دنیام لە داهاتووشە و کارانی کە پێشکەشێکن هەر بە هەمان شێوە ئەبێت مامسامینە وەکو ئافرەتێک کە کارت کردووە چالاک بووی پیشت هەبووە کاری ناوماڵت کردووە ئەو ئاستانگانە چینکەیەتە بەردەم ئافرەتێک لە کاتی کارکردن و لە کاتی ژیانکردنیە لە ژیانی ڕۆژانەیە چی گرفتێکی ڕوبەڕوە بێتەوە؟ وڵای ئاستەم زۆرە بەزیتر خۆ ئینسانیش خوای گەورەوەی دروست کردووە تەحەدا بکات تەحەدا ئەستەنگەکان بکە بەدەمیەوە بڕوە بەرە ڕوویان بێتەوە نەک دابنیشە و چۆکی پێدا بدە. منیش وەکو هەموو ئافرەتێک وەکو هەموو ئافرەتێکی کورد کۆمەڵێک داواکاری هەبووە کە لە هەموو ژنێکە کرێ بەدەمەوە بوونی خزمان بەدەمبوونی بۆنەکان ئیشی ناوماڵ و چێشت و پەروەردەی مناڵ ئەمانە هەمووی هاتۆتە ڕێگەمان بەڵام داشینە نیشانوین ئەو توانایی کە ئەمان بۆ بەپێی توانە ساڵ بە ساڵ مەسەلەن جاری وا بووە مناڵەکان زۆریشیان بە من بۆ مەسەلەن ئیشەکانم زۆرترێ ناوەتە ماڵەوە جاری وە توانام زیاتر بووە ئیشەکانم لە دەرەوە کردووە ینی ناوە خۆتان گونجان تو خۆمان گونجانسان ئەبێ خۆی بگونجێن لەگەڵ بارودۆخەکە. مۆمسا ئەمینە پەیوەندیتان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی ترە ئایا کاری هاوبەشتان هەبووە دەکەوە؟ لەگەڵ ڕێکخراوەکانی ترا هەندێک جار کاری ئێستش هەمانە ئێستش لە پاراستنی خێزانە کە ئەمڕۆ ڕێزلێنانەکرێ بۆ کۆمەڵێک لە ئافرەتان کە لە بواری خێزانی ئیشان کردووە ئێمەش وەکو عادی لە بەشدارین لەو پرۆژەیە کە هەموو ڕێکخراوەکانی کوردستان زۆر بەیانی تایە چوار خوشکی ئێمە ڕێزلێنانی بۆ کرێ ئەمڕۆ سەعات 2:30 بزانم مناسەبەکە لەوانە بەشدارین ئێمە لەگەڵ هەموو ڕێکخراوێکە وەکو بڵێ باوەشمان کردوێتەوە بۆیان چونکە ئەو ڕێکخراوانی تریش کە دروست بوون ئێمە بڕوامان بەوە هەیە کە پێویستیەک وای لێ کردوون دروست ببن بەڵام ئایا ئەو پێویستیە بۆیان دروست کراوە خراوەتە بەردەستیان وەکو چۆن بڵێن زۆر هێشتا بەرچاو ڕوون نەبووەتەوە باشە لەگەڵ هەموویانە ئێمە عەلاقەمان هەبووە زۆر جار کۆڕ و سیمینار و مناقەشاتمان هەبووە ئێستش لەگەڵ ئەو کۆمەڵە ڕێکخراوە هەر ئیشمان هەیە ئەگرێ ئێمە هەموو ڕێکخراوەکانی کوردستان کە لە بواری ئافرەتانە ئیشکەین کۆمەڵی خاڵمان هەیە کە ئەتوانین بێ کاری لەسەر بکەین بەتاکید کۆمەڵی جیاوازیشمان هەیە مەسەلەن ئێستا کۆمەڵێک ڕێکخراو هاتوونەتە ناو کوردستانەوە من خەتەریەکەی زانم کاتمازە ئالێرە ئەگەر بۆستین کۆمەڵێک پرس دروست بووە سەبارەت بەم ڕێکخراوانی کە هەن بەتایبەتی یەکسانی ژن و پیا و کۆمەڵێک بابەتی ترکە ڕەنگە زۆر بەمان ڕۆژانە بیبینین دەبێ هەم لەگەڵ ئەوەی کە باست لێوە کرد بیر و ڕاوسەرنجی خۆت دێ لەسەر بابەتەکە وەڵڵاهی من هەر لێرەشەوە یعنی حەزەکەم بە ڕێکخراوەکان بڵێم شتێک کە تەجروبە کراوە باشە خەڵک لە وڵاتە خارجیەکان ئەم بابەتی یەکسانی ژن و پیا و بە شێوەیەکی ڕەها باشە لە دادپەروەری دووری بخەیتەوە دوو جنسی جیاواز یعنی دوو نەوعی بەشەری دروست بوون خوای گەورە ئەم دوو نەوعە بەنێر و مێ خەلقی کردوون باشە دوو جنسی جیاوازن کەس ناتوانێت بڵێ وەڵام ئەم دوانە ڕێک وەکو یەکوان ئێتە تۆ چۆن نتوانی ماف و ئەرکەکان وەکو یەک بیان بێ بە شێوازێ بێت هەردووکیان تاواکەری یەک بن نەکردوکیان لە ناو کۆمەڵگا یەک ئیش بکەن نەخێر پێویستە تاواکەری یەک بن هەمانە مثلا من مەبەستم جاکردنەوەی ئیشەکان نیە لەسەر ئەساسی نەوعیەت جاکردنەوەی مافەکان نیە لەسەر ئەساسی نەوعیەت بەڵام پێویستە ئەم دوو نەوعەی بەشەری کە دروست بوون بەیەکەوە کۆمەڵگا بەرەو پێش بەرن هەر یەکەیان بەپێی گونجانی خۆی هەر یەکەیان بەپێی ئەو تەبیعەتەی کە خوا لەسەری خەلق کردووە بەبێ ئەوە هیچ کامێکیان زوڵم لەوی کەیان بکەن بەڵام ئەوەی کە ئەبینین ئیبن خەلدون عالمێکی زۆر گەورەیە مەوسوعیە ئەڵێت ئەوەتەی ئینسان دروست بووە تند و تیژیش دروست بووە لەلایەنی ڕەگەزی نێرە بۆمێ یعنی هەیە ئەمە طبیعەتی کەسەکەیە ئەزایی چۆنە هەر کەسێک مەسەن لە هەر شوێنێکە دەسەڵاتێکی هەبێ توانای هەیە دەسەڵاتی هەیە توانای کۆنتڕۆڵکردنی هەیە ئافرەتیش بە بۆنەی طبیعەتەکەیەوە ئەکرێ کۆنتڕۆڵ بکرێ ئەکرێ مەسەڵ بڵێن زوڵمی لێ بکرێ ئەکرێ تند و تیژی بەرامبەر بکرێ ئەمانە هەیە بەس ڕێگە چارەکە چییە؟ کەم ڕێگە چارە ناجی حتو بتوانانی ئەم ئافرەتە بێنیت ڕۆڵی خۆی بیتێ تند و تیژیشی بەرامبەر نەکرێ بە ئاسوودەیش لەگەڵ پیاوە بژی نەیانکەی بە دژیەک
وەکو ئێستا هەستەکەین گرفتیان زیاتر دروستکرەوە وەک لەوەی کە بە ئاقارێکی باش زۆر جارە بینی گرفتیان دروستکەوە چونکە زۆر جار مەسەلەن ئەم شتانە ئەوە نەبووترێتەوە پیاویش ینی زۆر جار سێرەکە لەو محەبەتە زۆری کە هەیەی زۆربەی زۆریان بۆ ئافرەت ئەڵێمە زۆمە لە پیاوەکرێ وانە زۆر جار ینی ڕەتفعلێک دروستەکە ئەوەی کە ئەیکەن زۆر جار بە سلبی ئەشکێتەوە بەڵام هەر بەڕاستی ئەمەی کە خوای گەورە فەرمێ وەیەستەفتونەکە فی النیساء قل الله یفتیکم فیهن پێغەمبەری خوا بەو گەورەیە بەو بەرزیە لە ئاستی وإنك لعلى خلق عظيم كخوا خوي وصفي بك خوا فرمي درباري ئافرەتان پرسیار لە تۆکەن خوا فتوادا دەربارەیان کەواتە خوا کە بێ لایەنگیری نەنێرەکانەمێ ئێمە بۆ جواب حکمەکە بینەوە بەردەستی ئەو دەستی پیاوەکە ئەگرێ لە زوڵم دەستی ژنەکەش ئەگرێ لە زوڵم خۆ زۆر یعنی ئێمە هەر بڵێن پیا زوڵمی لێکردن خەر ژنیش زۆر زوڵمەکە بەس بە جۆری خۆی دەستی ژنیش ئەگرێ لە زوڵم ئەو دوو نەوعی بەشەری ئاش دەکاتەوە بە ئاشتی لە ناو کۆمەڵگا بژین یعنی بۆیە بینین زۆر جار ئەو خێزانانەی کە هەر بەڕاستی ئەمە وەکو بڕۆ توێژینەوەی لەسەر بکە ئەو خێزانانەی کە قورئانیان کردوتە حاکم دینیان کردوتە حاکم سقوتی پێغەمبەری خۆیان کردوتە حاکم لە ژیانی خۆیانە زۆر بە ئاشتێژین تونند و تیژیان کەمترین تونند و تیژی لەو ماڵانە ڕووەدا هەم بەرامبەر بەم هەم بەرامبەر بە خێزان باش مامۆستا لەوە زیاتر ماندوو نەکەم پێکەوە دابنیشین فەرموو باسێک لە پیشەی مامۆستاییەکەت بکەین پیشەی مامۆستایەتی ئەزمونێکی باشیشت لەوەیە هەیە مامۆستایەتی چی فێرکردن وڵی مامۆستایەتی زۆر شت فێری ئینسانەکە زۆر جار کاتێک مامۆستا مەلەکە پێیاکە و توانا پێیاکە کە کۆمەڵێک لە تەلەبە و چەنجیلێک لە تەلەبە بەڕێ بکە ئەو کاتە زیاتر شارەزایی لە طەبیعەتەکانە بێ زیاتر توانای دواندنی عەقڵ و دڵی تەلەبەیە بێ من بەڵێک وەکو مامۆستا زۆر نییە 7 ساڵە پیشەی مامۆستایم هەیە لەگەڵ تەمەنەکەما بواە زۆر زیاتر بواە بەڵام بە بۆنەی دابڕانێک و وەکو بڵێ زروفی عایلەویمان کە باوکم لە ساڵی 86 بۆ 87 تا ئەمری گرتنی دەرەچێ من ئەو کاتە لە کولیا بم لە یەکی کولیا بم ناتوانم خوێندن تەواو بکەم چونکە تووشی ئاوارەیە بین پاش فترەیەک لە مناڵ بوون و گەورەبوونی مناڵەکان و ئەوە دەستم کردەوە لە 2003 بۆ 2005 من دەستم کردەوە بە خوێندن و تەواوکردنی کولیا و هێنانەوەی بەکەلۆریوس مامۆستایانی ئەوە نەیوەستانن ڕەنگە ئەگەر ئێمە کۆمەڵێک بارودۆخ بێ بەسەر ژیانمانە کە قورس بێ یەکسەر واز بێنین یان دەستبەرداری خەونەکەمان بین یعنی زۆر جوانە کە دوای ماوەیەکی زۆر ئەمەتان هەوڵا ئەمە تەنها لەبەرێک کە خەونی خۆتان بوو هەرو کاتێک کە 86 بۆ 87 کە لە کولیە وەرگیرم ئەو ساڵە یەکەم ساڵ بوو کە بڕیار درا هەر تەلەبەیە کولیەی تەواو کرد یەکسەر دەتوانێ بچێتە ماستەر من بەو خەیاڵەوە چوومە کولیە بەخیاڵی ماستەر و دکتۆرا وتم نایەمەوە لە بەغا وەرگیرم نایەمە تا تەواویەکەم چونکە هەر ئەوەتەی مناڵ بووم هەتا ئێستش حەزەکەم ژیانم لە تەلەبایەتیا بەرمەسەر و طەبیعەتێک نازانم بۆ بەس ئیترە کە ئەو زروفە ڕوویە و دوای نەمانتوانی ئەوەی کە زۆر لە خەیاڵما بوو زۆر ناڕەحەت بوو لەسەرم خوێندن بوو کە لە دەستم دەربچێت چەنە باوکم زۆر محاوەلەی کرد ئەیزانی کە زۆر حەزم لێتی زۆر محاوەلەی کرد لە ئێرانە ئیدامە بە خوێندن بدەم بەڵام لە سنەبووین ئێمە لە سناهی نەبوو ئەو ڕشتەیە پیانە و ڕشتەی عەرەبی من لەوێ دەست ناکەوە بۆیە بچمایەتە تارانی ئاسمان نەشەکرا کچێکی لەو تەمەنە لە ئێرانێکی بڵێن غەریبیە و لەو کاتەیشە ئەوە نەدوور بڕۆم جارێ ئەمەلی پێدام ئەی فەرموو ئەڕۆینەوە ئەخوێنیت و ئەندڵی خۆشەکردم بەوە مامۆستا بەشی عەرەبیتان هەڵبژارد من سەرەتا باوە شەر بڵێم زۆر حەزم لە مێژوو بوو لە سەرەتای ئەعدادیمە زۆر حەزم لە مێژوو بۆ میست مێژوو تەواوکەم ئەو کتێبانیش کە ئەم خوێندەوە زۆربەی مێژوویی بوو لا یەکسەر یعنی یەکەم اختیارم کە تەربیەی بەغا تاریخ بوو یەکسەر ئەوم بۆ هاتەوە دەرەجەکەم باش بوو کاتە بەس کە چوین بۆ ئەوێ داوای ئینتیمای حیزبیان لێکردم لەوێش نەمتوانی بڕێکەمە چونکە یەکەم ڕۆژ چوین بۆ مقابلەکە داوای ئەوەیان لێکردم نەمکرد گەڕامەوە 2-3 ڕۆژ بۆ زۆر خەفەتم خوارد تەنها و تەنها شوێنێک کە ئینتیمای ناویست و ئەکرا لەوێ بخوێنم شێکولەی شەریعی بەغا بۆ کاتە بۆیە چوومە ئەوێ یەکسەر ئیستیمارە خاسەم وەرگرت و لێ وەرگیرم مامۆستا ئەمینە
مامۆستایەتی کاری ڕێکخراوەی ئیشی ناوماڵ تەفسیری قورئان ماندووت ناکا؟ نەوەڵا زۆر جار نازانم یعنی ڕاهاتم لەگەڵ وەزعەکە ئاساییە زۆر بە ئاسایی وەرم گرتووە چونکە کاتەکانم دابەشەکەم کاتیش بەزایە نادەم محاولەکەم تەنها ئینسانێکیش نەبم لەم بوارانە لایەنە کۆمەڵایەتیەکە لەگەڵ خێزانمە مناڵەکان ئێستانەوەم هەیە لەگەڵ نەوەکان محاولەکەم ئەوانشمان هەر ببێ سەیران و سەفرە و دەرچوون ئەوانش هەر زەڕورە کۆبوونەوەی خزمان ئەوانشمان هەر هەیە ماوەی ناماوەی یەکەم و خزمان بەیەکەوە کۆبینەوە ئینسان ئەتوانێت ئینسان ئەگەر ویستی هەبێ ویستی هەبێ و خواژ یارمەتی بابەتەکی بێگومان مامۆسامینە من تا پرسیارین کە زرخی تا مسکی بەنامەکەمانەوە تەواو ئەبێ باس لە کاری بانخوازی ئافرەتان بکەین کاری بانخوازی لە ئافرەتان چۆنە بینین؟ وەڵای بانخوازی شتێکە خوای گەورە فەرمێوە ومن ئەحسەن قەولە ممن دعا إلی الله تۆ ڕێگەیەکی زۆر خۆش بینیوە هەر بەڕاستی ڕێگەکە ئەزانی کە ڕێگەکە خۆی سەلامەتە و ئەو گەیەنێ بە خۆشی ئەو گەیەنێ بە بەرزی دنیا و قیامەت هەر بەڕاستی یعنی ئەو کەسانی کە لە ناخۆشیەکانی دنیا ڕاکەن یانەوەی ئیسراحەتیان دەستکەوێ ئیشێک ناکەن بۆ قیامەتیان دنیا مانویانەکە دنیا زۆر مانویانەکە بۆیە بانخوازی خێرەکەی بۆ دنیاشە و بۆ قیامەتیشە لە دنیا لەزەتێکی لێبینی لە قیامەتیشە ئینشاءالله خوای گەورە وەری بگرێ بە تاکید ئەحسەن قەول تەقدیم کردووە خوای گەورە لێمان وەرگرێ مامۆسامین بۆچی بانخوازی ئافرەتمان کەمە لەو ئافرەتانی بانخواز بن؟ وەڵڵاهی جانەکەم من ئەڵێم ئافرەتانی بانخوازمان زۆرە ئێستا بڕۆ سەیر مەسەلەن ناوەندەکان کە قورئانی تیاوترێتەوە کە علوم شەرعی تیاوترێتەوە پڕ لە ئافرەتان ئەوەش کە من سیرم کردو ئەوەنەی ئافرەتان مولتەزیمن بەو بابەتانەوە زۆر جار لە پیاوانە نایبینم بەڕاستی کاتە توێن بڵی ڕۆڵێکی ونیان هەبووە ونن خێزانی سەلاحەدینی ئەیوبی ئەڵێ ئێمەی ئافرەتان ئامادەی ون بووین لە بەدرێژایی مێژوو وایە ئێستا شتێک کە دیقەت هەیە مەسەلەن بەو تەمەنەی خۆمان کە لە من بڵێم لە 91ەوە کاری ڕێکخراوەی ئەکەین بەڵام لە 79ەوە ئێمە لە ناو دەرس و دەور و کاری بانخوازیان من 13 ساڵان بووم هەر بە ظروفی عایلەکەمان الحەمدولله و دەرس و دەورێکەوە هەبووە هەر یەکسەر چوونێتە ناو دەرس و یعنی وتنەوەی دەرس هەبووین ئیش کراوە بەس کاتێک کە داوا لە منەکرێ ئەو مێژووە بنووسمەوە گوێی نایەمێ داوا لە خوشکێکەکەی بینووسێتەوە زۆر گوێی نایەتێ کارەکە نانووسێتەوە کەم تەرخەمەکە لە تا ڕادێک لە خۆشمانە ئێمە ئافرەتانە هەیە تەرکیز ناخاتە سەر شتانە یا بڵێن بۆیشی ناکرێ زۆر جار کارویشەکان زۆرە لەسەری ئەوەی کە ئەیکات لا ناکاتەوە بۆ دواوە چی کردووە فریا ناکرێ ئێستا من خۆم زۆر جار ئەبینم مەسەرەن کەسێک ئەرشیفی هەیە کۆمەڵێشتی زۆری کۆ کردوێتەوە هەیەی من هیچم نییە مەسەن بەرنامەیەکی ساڵونی و بە لایف هەم بۆ لە هەڵەبجە لە بابەتی کۆمەڵایەتی شاکە بە معنیوەکو بڵێ بە شایەتی کەسی چواردەور ئیسیفادەی لێکراوە بەس تا ئێستێک حەڵقیان لە خۆم نییە هەڵم نەگرتووە ئێستا کتێبەکان کە زۆر جار کەس داوام لەیەکە خۆشم زۆر جار ناوی کتێبەکانی خۆشم بیرەچێتەوە نووسیمە و ئاڵێت چاکە بکەبی دەبەدەم ئاوە زۆر جار ئافرەتان وایان لێهاتووە ئەڕوات ئەرشیفمان بۆ خۆمان کۆ ناکەینەوە هەرچەنە خۆمم بۆ جیلی داهات و من ناڵم شتەکە ینی زۆر باشە کە هەبێ یعنی ئەوە نەقسێکە لە ناو ئافرەتانە هەیە کۆمەڵی خوشکی زۆر باش کە ئێمە هەمومان بەیەکەوە لە هەشتاکانە هەتا ئێستامی خەریکە یەکێک مێژوو زیکرایەتی خۆی نەنووسیوەتەوە کەسمان نیمانە بەس لە ناو پیاوانە ئەوە هەیە ئەوە ئەکرێ کاری حیزبیانە نووسنەوە کاری ڕێکخراوەی یان نووسنەوە هەر کاسێکیان گەشتە مەسەلەن تەمەنی ئێمە یادەوەریەکانە نووسنەوە بەس لە ناو خوشکانە من یعنی ئیشمان بەیەکەوە بووە لەگەڵ پیاوانە تا ئێستا ئێمە ئیشمان بەیەکەوە بووە بەس نابینم لەو خوشکە بەڕێزانیکەوە هەمانە هەمووشیان قاڵ بوونەتەوە لە بابەتی نووسین و سیمینار و کاری ڕێکخراوەیە بەس کەسێکم نەبینەوە دابنیشە و یادەوەریە بنووسێتەوە یا مەسەلەن ئەرشیفێکی دەوڵەمەنی هەبێ
يعني وەکو بڵێ احتیمامێک لای ئافرەتان یەکنا ئەوەی کە من بینیومە لە 85 بەرەو سەر لە 79 خەریکین کارەکە تۆزە زەق بوویەوە بوو بە شتێکی دیار لە 84 و 85 وانەوە بوو هەتا ئێستا کۆمەڵی خوشکین بە یەکەوەین هەموویشی کاری کردوشان بەشانی پیاوان ئێمە بە پێی زروفی بڵێن کولتوریشمان کائیش ئەرکمان زیاتر بووە کارمان کردو بە بەردەوامی بەڵام یادەوەریەکان نەنووسراونەتەوە کارەکان تۆمار نەکراون ئەرشیفێکی بەهێزمان بۆ خۆمان دروست نەکردو لەم فترەیە برایەک تەلەفۆنی کرد وتی پێڕەوی یەکێتی ئافرەتانی مسلمانی کوردمان زەرورە لادماوە لامان نەمابوو بەڵام مامۆستا بۆ داهاتوو ئیشی لەسەرکە ئینشاءالله وەڵی لەگەڵ یەک دوو قشکا باسم کردو من خۆم وەکو مەجارێکم بۆ خۆم کردوتەوە لە نووسینێکە حەزەکەم ئەو ڕێڕەوە بگرم کۆمەڵێ بابەتی تریش داوام لێکراوەکو داوەکو پێویست بێنووسم مەسەنێکی لەوانە خەوە تعبیری خەوە داوام لێکراوە حەزەکەن بێنووسمەوە لە تەفسیرەکەەوە هەر ئینی خۆمان زۆر بەیش خۆمێزانم ئینشاءالله من خۆم ناتوانم بەسێک بە یەک دوو خوشکم و تۆتمە بە کەسێک ببێم یادەوەریانەی هەبێ ئەم شتانە بنووسێتەوە کاری ئافرەتان لە ناو کوردستانە چی کردو بینووسێتەوە بەست خوا بکای یەکێ وەڵام باتەوە بنووسە زۆر سپاس دەکەین مامۆستا بۆ کاتی بێمە بەخشی من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆم لەگەڵ تۆ بەسەر بەر سپاسی هاوکاران مەکەم ئێمە لێرەدا دەگەینە کۆتایی بەرنامە و بەخوای گەورەتان سپێرم